ساڵتان لێ بم کاتتان باش بینەر و بیسەرە خۆشەویستەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمەوە دیدەنیتان. هیوادارم لەو پرۆگرامە بتوانین باسێکی دیکە باس بکەین کە بەیادهێنانەوەیەک بێت و هەروەها بە ئاگایی هاتنەوەیکی دیکەمان بێت. هەم لە ڕووی ڕێزگرتنمان بۆ کەسە ماندوونە ناسانەی کە کار دەکەن بەبێ ئاگاداربوونی خۆمان. وشەیەک هەیە زۆر جار بۆ زۆر بابەت بەکاردێنرێت و کە دەکرێت بڵێن ڕاستەکەی و دروستەکەی ئەو بابەتەیەکە لەو پرۆگرامی ئەم ئێوارەمان باسی دەکەین ئەویش بابەتی سەربازانی ونن. ئەو کەسانەی کە هەمیشە خەباتێک دەکەن و تێکۆشانێک دەکەن بەبێ ئەوەی خۆیان دیار بن. تەنها ئەو ئەرکەی جێبەجێیان کردووە دەرەنجامەکەی کە ئێمە لە سایب سێبەریدا بە ئاشتی و بە سەلامەتی دەژین. پرۆگرامی ئەمڕۆم زۆر تایبەت دەبێت و هەم لەگەڵ هەستیاری بابەتەکەی و هەستیاری کارکردنی ئەو باسی دەکەین هەروەها باسکردن لە بارەشەوە هەستیارە. جگە لەوەش کە من زۆر مەبەسمە ڕێزگرتن و پێزانینی ئێمە وەکو هاوڵاتی وەکو تاک بە هەمان شێوە هەستیاری خۆیەوە سێری بکەین و ڕەشایی بکەین. لەگەڵ زۆر بەڕێز حاجی نەوزاد کە بەڕێزیان بەڕێوەبەری چالاکیەکانی پاکسازی مین یاخود چالاکیەکانی مینی سلێمانی بەڕێزیان لە ستودیۆ ئێوارەی سلێمانی لامان ئامادەن. زۆر سوپاسانەکەم کە لێرە دەتان بینم بەخێر بێت. زۆر سپاس بۆ مقدمەی کە جەنابەت پێشکەش کە سەبارەت بە پرۆسەی پاکسازی و بەسەرکردنەوەی ئێمە وەکو پرۆسەی پاکسازی مین لە هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێزتان. حەز دەکەم پرسیاری ئەو کەم سەرەتا وەکو دەستپێکی پرۆگرامەکەمان پرۆسەی پاکسازی مین لە ئێستادا گەیشتوتە چه ئاستێک و چۆن کاری لەسەر دەکرێت و ساڵانێکی زۆرە ئێمە دەبیستین و ئەو ناوچاوێکی زۆر پاکراوەتە و لێستادا خەڵکی زۆر شوێن هەیە کە جاران بە ئاواتیەوە بن بیبینن بگرەوە گەشتیاریش سەردانی دەکەن. سەرەتا پرۆسەی پاکسازی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 دەستی پێکردووە. حتمما لە ساڵی 1991 کاتێک کە ئەو کۆڕەوە لە هەرێمی کوردستان دروست بوو خەڵک ئاشنا نەبوو بە ناوچە پیسبووەکان، خەڵک ئاشنا نەبوو بە مەترسیەکانی مین و تەقەمەنی بە هۆکاریەوەی کە پێشتر لەلایەن حکوومەتی بەعسەوە زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان ڕاگوازرا بوون، لە شوێنەکانی خۆیان نەما بوون، لە ئۆردگا زۆرە ملێکان نیشتە جێکرا بوون. لە کاتی کۆڕەوەکەش بەڕاستی هیچ زانیاریەک نەبوو، بەداخەوە خەڵکێکی زۆر تووشی ڕووداوی مین و تەقەمەنی بوو. لەنەوە دوو پرۆسی پاکسازی لە هەرێمی کوردستان کە دەستی پێکرد لەلایەن ڕێکخراوی سۆلیداریەتی و ئێمەیجی و پاشانی NPA و پاشانی نۆپس هاتە ناو پرۆسەکەەوە کە بە سێ ڕێکخراو GFC و ESD و ELS کە ئینۆپس بەڕاستی ئەویش بەرنامەیەکی متەکاملی داڕشت لە هەرێمی کوردستان بەوەی کە مەدرسەیەک دوای خۆی جێبێڵێ بتوانێت ئەو ستافانە بەبێ هیچ هاوکاریەکی ستافی دەرەکی بتوان ئەم پرۆسەیە جێبەجێ بکەن. حتمما هەرواشی کرد. پرۆسی پاکسازی هەتا وەکو ساڵی 2014 ئەتوانم بڵێم زۆر بە باشی بەڕێوە ئەچوو، بەڵام پاشەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تووشی ئەم قەیرانە ئابوووریەی بوو کە هەموو سێکتەرەکانی حکوومەتی گرتەوە و حتمما پرۆسی پاکسازیش بەشێک بوو لەو پرۆسی کە خاوی بەرکەوت. بەڵێ دەکرێت ئێستا بڵێن وەکو ئەکادمیایەکی فێربوون یاخود بۆ ئەو کەسانی کە تازە دێنن ناو تیمەکانەوە بەرچاوڕوونی فراوان جگە لە بابەتی هۆشیاری کە بەردەوام ئێوە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و خەڵکانی ناوچەکانن، بەڵام بە شێوەیەکی دروست بۆ هەڵگرتنەوەی مین، پاکردنەوەی پاشماوەکانی جەنگ و بۆ تەواوی ئەو کارانی ئێوە دەیکەن. دەکرێت بڵێن منهەجێکی تایبەتی باش هەیە لە ئێستا. بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی و هەل لە دەستگاش بەشێکی پێلێن بەشی ڕاهێنان کە لە خولی مینلابەری بنسینەیەوە دەست پێەکە هەتاوەکو هەموو ئاستەکانی مینلابەری بە تەقانەوەش لەلایەن بەڕێوەبەرایەتی یەکانەوە جێبەجێکرێن. پێم خۆشە ئەوە بزانم پرۆسەی پاکسازی مین لە ئێستادا ئەگەر بە ڕێژەییش بێت لە ئاستی ناوچەکانی هەرێمی کوردستاندا تا ئێستا ناوچە پاکراوەکان لە چه ئاستێکدا چه ڕێژەیەکدایە و چەندێک ناوچەی دیکە ماوەکە مینی لێبێ. کاکە دیاری بەداخەوە هەرێمی کوردستان بەگشتی لەلایەن حکوومەتەیەک لە دوای یەکانمی ڕێژکراوە، بەڵام پشتی شەر بەر شاری سلێمانی کەوتووە. ڕێژەی پیسبووی
مین و تەقەمەنی با بڵێن پاشماوە زەنجەکان زیاتر دەکەوێتە سنووری پێنجێن و شارباژێرەوە لە هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم هەتاوەکو ئێستاکە ڕێژەی لە 145 بۆ 50 لە هەرێمی کوردستان پاکسازی تیاکرەوە، بەڵام ئەم ڕێژەی پیسبوش ساڵانە ناڵێم ساڵانە، بەڵام زۆر جار گۆڕانکاری بەسەرادەیە لەبەرەوەی جاری وا هەیە لە شوێنێک کە ئێمە پەیمان پێ نەبردووە یا زانیاری تەواومان لەسەری نەبووە ڕووبەرێک زیادە بێت لە ڕووبەری پیس بوو. ئەو کات ئێمە قسە لەسەر ڕووبەری پیس بوو لەگەڵ ڕووبەری پاکراوە بین مقارنەیەک بکەین ساڵانە لەوانەیە وەکو خۆی دەرنەچێت چەند پۆینتێک فەرقی هەبێت. نمونەیەوەی کە بۆ نمونە لە ساڵی 2023 ئێمە لە سنووری پێنجێن 90,000 مەتری ڕووبەری پیس بوو، لە 92ەوە حکومەتی بەعس لێرە نەماوە. لە ساڵی 2023 ڕووبەری 90,000 مەتر لە سنووری پێنجۆن زیادی کرد، بەوەی کە ئەمە بە بۆمبی عنقۆدی لێدرا بوو بەداخەوە کە بۆمبی عنقۆدی شەشەکە لە بۆمبە قەدەغەکراوەکان دەرکەوت لە هەرێمی کوردستان حکومەتی عێراقاتی خۆی بەکارهێناوە 90,000 مەتر بۆ ڕووبەرە پیس بوو بەداخەوە. لەو ڕووبەرەش 3 قوربانی هەبوو کە هەرسێکیان جانیان لە دەستدا بوو، بەڵام وەکو داواکاریەک بۆ ئێمە نەهاتووە کە ئاگداریەک و خەبرێک بۆ ئێمە نەهاتبوو کە بین پرۆسی پاکسازی لەو شوێنە جێبەجێ. ئەمە لێرە ئەرکی خاوەن مڵکەکەیە ئاگداری ئەوە بێ و ئێوە بە ئاگا بێنێتەوە. حتمما لەبەرەوەی ئەوە منتیقەیەکی مین ڕێژ نەبووە بە بۆمب لێدراوە، چکە عادەتەن منتیقی شوێنێکە بە پاشماوەی زەنجی پیس بێ و شوێنێکیش بەمین پیس بێ علامات و دالەی خۆی هەیە. لەلایەن خاوەن زەویەکەوە چەندجارێ خەبەر دراوە بەوەی کە چەند بۆمبێکی هێشووی کۆ کردوێتەوە بڕین ئێمە چارەسەری کەین بۆی، بەڵام باسی لەوە نەکردووە لەم زەوی خۆی بۆ و لەم ڕووبەرە بووە. پاشەوەی کە قوربانیەکان لەوێ بەداخەوە جانیان لە دەستدا لەلایەن بەڕێوەبەرایەتەکەی ئێمە ڕووپێی بۆ ئەنجام درا و داواکاری لەلایەن بەڕێز قایمقامەوە کرا بە پاکردنەوەی ئێستا کە تیمەکانی مە خەریکی پاکسازیم لەو سنوورە. بەڵێ سەرکەوتوو بن و هەمیشە سەلامەت بن ئینشاءالله. دەمێت پرسیاری ئەوە بکەم تا چەندێک پرۆسی پاکسازی مین یاخود پاشماوە جەنگیەکان بەگشتی خاویەکی پێوە دیارە، بەڵام ئایا ئەمە تەنها لە تێڕوانینی هاوڵاتیانەوەیە یاخود لە لای ئێوەش هەمان هەست دەکەن؟ چونکە بینینی بابەتەکان جیاوازە کاتێککە لە نزیکەوە لە ناو پرۆسسەکەبی یاخود لە دەرەوەبی. ئێمە زۆر جار ڕەنگە هێشتا ئەوەش نەزانین هەڵگرتنەوەی یەکمین ڕەنگە چەندێک کات و زانیاری بوێت. بۆیە دەمێ بپرسم ئایا لە دیدگەی هاوڵاتیانەوە کەمێک خاوە ئەم پرۆسێ و ساڵانێکی زۆرە ئێوە کار دەکەن لەو بابەتە، ئایا لە لای ئێوەش هەمان شێوێ و ئەگەر وایە هۆکاری چ؟ ڕاستە پرۆسی پاکسازی مین لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی خاو مکلیف و کاتی زۆریە بەڕاستی. هۆکارەکانی ئەوەن یەکەم ماوەیەکی زۆر بەسەر چاندنی ئەم مینانەیە هاتووە. بۆ نمونە ئەگەر ئێمە سێری سەرەتای چاندنی مین بکەین لە هەرێمی کوردستان لە ساڵی سەرەتای 60ەکانەوە 1960ەکانەوە لە هەرێمی کوردستان مین دەچێنرێ. زۆرترین چاندنی مین لە هەرێمی کوردستان لە ساڵی 80 بۆ 88 بووە کە حربی عێراق و ئێران بووە، هەتا وەکو ئێستاکە زەمنێکی زۆری بەسەرا ڕۆیشتووە. ئەمە وای کردووە کە ڕەتلی مینەکان لە شوێنی خۆیان نەمێنن زۆر جار، چکە دانانی مین شێوە و نیزامی خۆی هەیە لەلایەن عسکەرەوە کاتێککە دانراوە. بەداخەوە حکومەتی بە ئەسکاتی خۆی ئەوەشی ڕەچاو نەکردووە، زۆر زار مینەکانی بە شێوەی هەڕەمەچی داناوە. ئەمە سەبەبێکە لە سەبەبەکان کە پرۆسی پاکسازی تاخیر کردو. دووەم ئەو ماوە زۆرەی کە بەسەری ڕۆیشتۆ، چکە ڕۆچوون دروستەوێ گواستنەوە بێ بەهۆی باران و لافا و کەش و هەوای هەرێمی کوردستان، تۆبۆگرافی زەوی هەرێمی کوردستان، ئەمانە هەموو سەبەبن. پاشان شتێک لای خەڵک باوە و ئەزان ئەو ئامێرانی کە بەدەستی ئێمەمانانەوەیە، بەدەستی ئەو پیشەوەرانی مینەوەی کاتێکە پرۆسی پاکسازی ئەنجامەدەن، وا باوە کە ئەم ئامێرانە مینە دۆزێتەوە. ئەمانە پێیان ناڵێن ئامێری مین دۆزەرەوە، پێیان نەڵێن ئامێری کانزا دۆزەرەوە، کانزا دۆزێتەوە. بۆ نمونە هەر پارچە کانزایەک لەو زەوی کە گومانەکرێ مین و تەقەمەنی تیاابێ کاتێک کە ئێمە کنە و پشکنینی بۆ دەکەین،
ئەبێ هەرچی کانزا هەیە ئێمە هەڵقەڵینی بۆ بکەین لەبەرەوەی ئەو ئامێرە هەموو کانزایە کە ئەخوێنێتەوە ئەبێ ئەو میلابەرات چاڵ هەڵکەندن و طبعاً بە پرۆسی تایبەتی خۆی هەیە بۆ چاڵ هەڵکەندن بۆ شێوازی گەڕان بە دوای مین و تەقەمەنیە ئەمە واکە ئێمە کانزاکانیش دەرکەین و سەرڕای مینەکان لەبەرەوەی لە هەموو دنیاە شتێک ناوی ئامێریکا مین دۆزەرەوە پێڵەن کانزا دۆزەرەوە ئەمەش سەبەبێکە لە سەبەبەکان وای کردووە کە پرۆسی پاکسازی مین لە هەرێمی کوردستان خاوبێ سەرڕایەوەی کە پاش نەمانی ڕژێمی بەعس لەم وڵاتە ئێمە هیچ زانیاری و نەخشەیەکمان لەلایەن ئەوانەوە دەست نەکەوتەوە بۆی بزانین شێوەی دانانی مینەکان چۆنە لە چۆدانراون بۆ جۆری مینەکان چۆن جۆری مینەکانیش تەسی لە پرۆسی پاکسازیەکە بۆ نمونە هەندێ مینەیە من قسەم لەسەرەوە کرد ئەمە ئامێری کانزا دۆزەرەوەی نەک مین دۆزەرەوە هەندێک لە مینەکان بۆ نمونە مینی TS 50مانەیە تایپ 72 کە ڕێژەیەکی زۆر کەم کانزای تایە لەم شوێنانی کە ئەم جۆرە مینانەی تایە بەڕاستی کاتێکی زۆری لە تۆوێت کارکردنی بەڵێ لە ماوەی چەند ساڵی کارکردندا تاکو ئێستا سیستمێک پرۆسسێک دروست نەبوو بۆ ئێوە بتوانن بۆتان دەرکێ بە شوێکی گشتگیر زۆرترین جۆری ئەو بینانەی لە هەرێمی کوردستان چەندراون لە کام جۆرانان یان وەکو باست کرد لە بەروی ئێوە نەخشەیەکتان دەست نەکەوتۆ پێشوەختە ئێوە پێشبینیەکتان بۆ دروست ببێ لە شێوازی بیرکردنەوە و دانانی ئەو کاتەی ئەوان بەڵێ حتمما لە پرۆسی پاکسازی پێش پرۆسی پاکسازی لە هەموو چڵگەمینێک پرۆسەیەک جێبەجێ کرێ پێڵێن پرۆسی ڕووپێوی هوەری تەکنیکال سێرڤەی ئەم پرۆسی تەکنیکال سێڤایە وات لەکە کە تۆ ئەو ڕووبەرە گومان لێکراوەی کە دیاری کراوە بە مین تۆ بتانی زانیاری کۆ بکەیتەوە یەکەم جۆری ئەو پارچانەی کە لەو چڵگەمینن دووەم قۆڵی پارچەکان سێم تۆبۆگرافی زەویەکە بۆ نمونە جۆری گژ و جیاکەی بەردەڵانی زەویەکە ڕقی و نەرمی وات لێکە جۆری مینەکان ئەو پرۆسی تەکنیکال سێرڤایە ئەم هەموو زانیارە ئەداتە دەستەوە بۆ ئامادەکاریەک بۆ پرۆسی پاکسازی کاتێک کە تۆ ئەم زانیاریانت چنگ کەوت لەبەرەوەی پێتم وت هیچ نەخشە و زانیاریەکەت نیە ئێستا ئێمە مەزبورین پرۆسی تەکنیکال سێرڤای سەرەتا بەکاربێنین بۆی زانیاریەکان کۆ بکەینەوە چنگمان بکەوێت بۆ پرۆسی بگەنە پرۆسەکەت ئاسی ڕۆشنبیری هاوڵاتیان چۆنە لەگەڵ ئێوە و لە دوای ئەو هەموو ساڵە خزمەتکردنەوە و بڵاوکردنەوەی ئەو هەموو ڕێگەی هۆشیاریکردنە لە ئێستادا ئاسی ڕۆشنبیری هاوڵاتیان هەم بۆک پێشوازیکردن لە گروپ و تیمەکانتان هەم وەک ئاگدارکردنەوەتان لە ناوچە زەویە مڵکداریەکانی خۆیان و تا چ ڕادەیەک هاوڵاتی لە مڵک و زەویەکەی خۆی دەترسێت ئەگەر بێت و ئێوە ئاگدار کاتەوە هەموو دەزانی ئەم شتانە ئەگەری هەیە و بەشێکیشی ئەگەر بیری لێکینەوەک مافی خۆی وایە بە کۆی گشتی ئەم بارودۆخیەوە لەگەڵ تاک و هاوڵاتی چۆن ئەگەر ئێمە بین قسە لەسەر بەرکەوتوانی مین و تەقەمەنی بکەین لە ساڵی 1992 هەتاوەکو ساڵی 2024 حتمما ساڵانە ئامارەکان کەمترە بن و ئاستی وشیاری خەڵک بەرزترە بێت بەوەی وەکو ساڵانی پێشوو بەڵام مشکلەکە ئەوەیە هەتاوەکو مین مابێ خەڵکی سەرکێش و خەڵکیشی کە ئەوەی جۆنەدا بە مەترسیەکانی مین و تەقەمەنی بە بەردەوام هەر هەیە لە هەموو شوێنەکان ئەمە سەبەبێکە لەو سەبەبانی کە هەندێک کەسەیە چەندین جار بەرنامەی وشیاری یا ڕێنمایەکانی وشیاری مین و تەقەمەنی پێ بدەی زۆر سەرسەختیەکی تایە حەزەکە سەرکێشیەک بەشێک لە سروشتی مرۆڤەکان خۆشی بووە ژیانی خۆی و خەڵکی تریشەوە کە من هیوادارم ئەو کەسانە هەر لە ڕێگەی ئەم کەناڵەیەوە ئاگایان لە ژیانی خۆیان و چواردەوری خۆشیان بێت چکە ئەو کەسانی کە ئەو جۆرە ڕێنمایانە وەکو خۆ وەرناگرن تەسیری بۆ سەر چواردەوری شەبێت بڕوا بکە کاکە دیاری هەتاوەکو ئێستاکە خەڵک هەیە تەقەمەنیەکان لە شاخ و چێوەکان کۆکاتەوە لە ماڵەکەی خۆی یا لە هەندێک جێگە ئەی پارێزێت کە ئەمە نەک بۆ خۆی بۆ دراوسەکانیش و بۆ چواردەوریشی کێشەی دروست کردووە. لەسەر باسی هاوڵاتیان لە ئێستادا گروپەکانی گەشتیاری و شاخەوانی و وەرزشکاران زۆر بوون دەیانێ بگەنە لووتکەی چیاکانی کوردستان و ئاڵای کوردستانی لەسەردا بنێن لەگەڵ ئەم گروپ و کۆمەڵانەدا هیچ کێشێکتان بۆ توش بووە؟ ئەوان هەرکەی داوای چه هاوکاریەک لە ئێمە بکەن بەوەی بۆ نمونە ئەگەر گەشتیان بۆ شوێنێکە بێ داوامان لێ بکەن بۆی ئێمە ڕێنمایان بکەین بەبوونی
مین و تەقەمەنی لەو شوێنە ئێمە بەردەوام هاوکاریان بوون ئەگەر داوامان لێ بکەن. بەڵێ دەمە پرسیارێک بکەم ڕەنگە وەڵامەکەی بە شوەیەکی گشتگیر لە لای زۆر بەمان ئاشکرا بێ بەسمە پرسیارە لە بەڕێستان بکەمەوە و ئەویش ئەوەیە ئەم مینانە کێ چاندوونی پێت وتین لە ساڵانی 60ەکانەوە دەستکراوە بە چاندنی مین بەڵام وا پرۆسەسەکەی خاو کردوتەوە و ڕێژەکەشی زۆر جار لە دەرەوەی داتاکانی ئێوە زیاد دەکات ئەگەری ئەوەی هەیە لە دوای ئەو ساڵانەوە دەستپێکردنی کاری ئێوە مینی تازە چێندرابێت ناوچەی دیکە ناوچەی ئەو پاکتان کرد بێتەوە پیس کرابێتەوە. بەڵێ من قسەم لەسەر هەرێمی کوردستانە بەڵێ قسەمان لەسەر وەکرد کە لە ساڵی 60ەکانەوە بوو بەڵام پاشان تەنها حکومەتی عێراق مینی لە هەرێمی کوردستان نەساندووە بگرە حکومەتی ئێرانیش کاتێ ئەو 8 ساڵی جەنگی کە لە نێوانی عێراق و ئێران نابووە بە تایبەت لە مەنتیقە سنووریەکان سنووری ماوەت و سنووری پێنجێن کە کاتێ زەیش عێراقی پاشەکشەی کردو ئەوان هاتوونە و پاشان لە پاشەکشەی خۆیان لە یا بە هەر هۆیە کە گەڕابێتنەوە سنوورێکی باشیان ئەوانیش من ڕێژ کردووە. نمونەی ئەوەی هەندێک مینەیە ئەسڵەن عێراق نەی بووە بۆ چاندن بەڵام ئێران هەی بۆ کە پاشماوەی حکومەتی شا بووە مەسەڵەن بۆ نمونە مینە ئەمریکیەکان M16 و M14 لەلایەن حکومەتی عێراقەوە ئەم مینە نەبووە بەڵام ئێستا لە زۆر لە چێلگە مینەکانی سەر سنوور ئەو مینانە ئێمە دۆزینەوە سەر ڕایەوەی کە سەردەمانێک چەند گروپێک پیا ببوون لە منتیقەی هەورامان و ئەوانە کە چۆن مۆڵگەیەک و ڕەبایەکیان بۆ خۆیان دروست کرد و بەڵێ ئەوانیش مینیان بەڵێ دەکرێت بپرسین پاشماوەی ئەو مین و پاشماوە جەنگیانەی کە ئێوە پاکی دەکەنەوە ئەو ناوچەیە چی لێ دەکەن لەکوێ دادەنرێتەوە وای لێ دەکرێت کە جارێکی کە زیان نەگەێنێتەوە نە لە ئێستادا و نە لە داهاتوودا بە هیچ کەسێکی دیکە ببوورە حتمما پرۆسەی پاکسازی لە هەرێمی کوردستان کاتێک کەمینەکانە دۆزرێتەوە لەلایەن تیمێکی تایبەت کە بە پێڵەن تیمی ئیوەدی چارە سەرکردنی مین و پاشماوە جەنجەکان لەلایەن ئەوان کۆکرێتەوە چاڵی تایبەتمانەیە پێڵێن چاڵی تەقانەوە لە چاڵی تەقانەوە بە کۆمەڵ لە ناوە برێن و لەلایەن تیمەکانی دڵنیایی زۆریشەوە سەرپەرشتیار ئەکرێ بە مەبەستیەوەی کە دڵنیا من لەوەی هیچ مین و تەقەمەنیەک کە کۆکراوەتەوە جاریش کە زەرر بە خەڵک ناگەێنێ و لە ڕێگەی تەقانەوە حتمما بە کۆمەڵە تەقێنرێنەوە و چارەسەرەکرێن. بەڵێ هیوای ماندوو نەبوونتان بۆ دەخوازین هیواداری هەمیشە سەلامەت بن ئێوە لە پێناو سەلامەتی هاوڵاتی و تاکی کورددا خۆتان دەخەنە مەترسیەوە. دەمەوێت لە کۆتاییدا گەر بکرێت بپرسم شێوازی کارکردن و دابەشکاری تیمەکانی ئێوە چۆنە و ئایا خشتێکی دیاریکراو هەیە هەر دەمە لە ناوچەیە کار بکەن یاخود بەپێی پێویستیە و لە کاتێکیشدا ئێستا هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری ناوچەکانی بوونەتە سەرچاوێکی گرنگی گەشتیاری لە تەواوی جیهان و تایبەت ناوچە عەرەبیەکان و سەردانکەرێکی زۆر ڕوومان تێدەکات لە وەرزەکانی بەهار و هاویندا چۆنا کارەکانی ئێوە تێدەپەڕێ و چۆنا کارمەندە بەڕێزانی ئێوە کاری خۆیان تێدەپەڕێن. کارەکانی ئێمە سەرەتا ساڵانە وەکو بەڕێوەبەرایەتیەکەمان پلانی ساڵانە بۆ پاکسازی بۆ سنوورە مین ڕێژکراوەکان دادەڕێژێ لەلایەن بەڕێوەبەرایەتی پلان و بەدواداچوونەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی سالاکیەکان جێبەجێکارین بۆەوەی کە ئەو پلانە جێبەجێ بکەین ئەمە سەر ڕایەوەی کە ساڵانە ئێمە داواکاریمان بۆ دێ لەلایەن حکومەت و لەلایەن هاوڵاتیانەوە بەوەی کە زەویان هەیە گومان دەکرێت یا پیس بۆ بە مین و تەقەمەنی دەخرێتە پلانی ساڵانەوە بە مەستی جێبەجێکردن و ئەنجامدانی پاکسازی. حەزەکەم قسە لەسەرەوە بکەم زۆر پرۆژە هەیە لە هەرێمی کوردستان کە پێش ئەوەی ئەنجام بدرێ ئێمە کاری پاکسازیمان کردووە ئەنجا ئەو پرۆژانە جێبەجێ کراون نمونەی پرۆژەی دوی ئاوی دوکان کاتی خۆی کەویستیان دروستی بکەن چەلگەمینێک نزیکی پرۆژەکە بوو نەک ناو پرۆژەکە نزیکی پرۆژەکە ئێمە هەتا پاکسازیمان بۆ ئەوە نەکرد ئەوان نەیانتوانی پرۆژەکەیان جێبەجێ بکەن چاوی سلێمانی وابزام لۆگۆی سلێمانی ئێستاکە بەوا کاتی خۆی بە داواکارێک لە بەروی کۆنە مۆڵگەیەکی ڕەبایی زەی شعبی بوو لە زەمەنی بەعسا داواکاریەکیان پێشکەش کرد ئێمە بڕێک
تەقەمەنی مین نابڕێت تەقەمەنی زۆرمان تێدەکرد و ئەو پرۆژە جوانە لە سلێمانی پێما بێ سەناوەکەی گۆڕاو بۆ بۆلیڤار بۆی ورتر وڵاتە لە ناو جەرگەی سلێمانی بەڕاستی بەڵێ وایە کارکردنی ئێوە کاتە مەژنێت تەنها لە دەرەوە بێ هاوڵاتیان ئەوەندەی مەترسیەکان زۆر لەوە نزیکترن لە ناو سلێمانی نەخێر ئەنجام یەکێک لە گەڕک هەرە کۆنەکانی سلێمانی کە کارێزە وشکە لە ساڵی 2006 ویستیان پرۆزەیەکی ئاوەڕۆ بکەن کاتێکە ئیشیان کردبوو لە ناو گەڕەکەیان مینێکی ئەنتیتانک دەرکەوت بوو من بە ڕسم لامە ئەوە کاتی خۆی کە چاوڕێژیان کردووە مینەکان لەگەڵ تێکەڵەکەی هاتبوو ینی بوونی مین و تەقەمەنی هەموو لە هەموو شوێنێکی ئەم کوردستانەیە هەیە بەڕاستی ئامۆژگاری ئێوە بۆ هاوڵاتیان چییە بە شێوەیەکی گشتگیر مادەم هێندە لە نێو چەقی شار و لە هەموو جێگەیەک ئەو مەترسیەمان هەیە هاوڵاتیان و تاک چۆن دەتوانن ئەوەندە بەرچاوڕوون بن بە تایبەت لە کاتی دروستکردنی پرۆژە و لە ئێسەدا خەڵکی هەمووی خەریکی ئەوەیە زۆر کەسەی خانووی خۆی جارێکی دیکە دەروخێنێ و نۆژەنی کات و سەر لە نوێ دەبێت چی بکرێت چ بەرچاوڕوونیەک هەیە تاگەکەدا کاکە دیاری دەستگای گشتی کاروباری مین ئێستاکە هێڵێکی گەرمیەیە 1970 ئاسیا 1970 لە سنووری سلێمانی تەمان سنووری پارێزگاکانی تریش هەیەە کاتێکە ئەم ژمارەیەلی ئەدەیت بێ ئەوەی هیچ وحدەیەکت لێ بڕوە بە بوونی یا بەبینینی یا بە هەستکردن بە مەترسی مین و تەقەمەنی ئەتوان پەیوەندی بەو ژمارەیەوە بکەن ئێمەش دەست بەزی هاوکاریانە بین و بەردەوامیش ئەوە جێبەجێکراوە ماندوونە بن ڕستان خۆش بێت زۆر پرسیاری دیکەم ماوە بابەتەکە زۆر لەو زیاتر هەڵدەگرێت کاتی پرۆگرامەکە ئێمە سنووردارە ئەوەی مەبەستم بوو لەو پرۆگرامە بیگەینی کە ئێمە بەردەوام دەبێت لەگەڵ ئێوەی بەڕێز وە تایبەت کار و پرۆژەکانتان گفتوگۆ بکەین لەسەری بدوێن و تاک هۆشیار بێک لە سەرەتاش وتم زۆر گرنگە ئێمە وەکو تاک خۆمان بە ئاگات بین سەرەتا و دواتری شەڵ و ماندووبوونەکانی ئێوە بەرزڕا بگرین لە کۆتایی پرۆگرامەکە ئەگەر شتێک مابێ بە گرنگت زانی بە قسەی لەسەرکی لەو پرۆگرامە لە چوارچێوەی باسەکەمان من نەمپرسی بێت کاتی کۆتایی دەدەمە بەڕێستان زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەی کەناڵەکەی ئێوە بۆ پیشەوەرانی من داواکاریەکمەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە چاوێک بە ماف و ئیمتیازاتی پیشەوەرانی مین بخشێنێتەوە من نامەوێت بەسمە تەفاسیلی ئەو داواکاریانی پیشەوەرانی مین بەڵام چکە پرۆژەکە لای حکوومەت خۆیەتی داواکارم کە پەرەی تیا بکرێ و ئیشی لەسەر بکرێ ئەمەش هەموو هاودەنگین لەگەڵ بەڕێزیشتانە لەسەر وەک ڕوونکردنەوەیکی ئەو پرسیارە ماڕاستتان نەکرد لە بەروی پێش پرۆگرام باسمان کرد بەڕێز حاجی نۆزاتی زۆر جار حەز ناکەم قسەی سەرکەم لە ڕێزگرتنم بۆ باسەکەی خۆیان بوو زۆر خۆشحاڵ بووم لە نزیک و بەڕێستانم بینی سوپاسانەکەم کە ئێوە ئەرکتان کێشا هاتوون ئەمەش کارێکی دیکەیە لە کارە پیرۆزەکانتان بۆ شیارکردنەوەی هاوڵاتیان و بە ئاگابوون هیوادارم کە هەمومان بە ئاگابین یارمەتیدەری یەکتر بین یارمەتیدەری ئەو تیمە بەڕێزانە بین و بەدڵنیاییەوە هەمیشە ڕێزیان لێ دەگرین و لە هەر جەیەکیش بیان بینین ئەوانە کەسانێکن کە دەبێت لەسەر سەردا بنرێت سپاس بۆ بینەربوونتان تا پرۆگرامێکی دیکە و بابەتێکی دیکە دێم و خزمەتتان زۆر سپاس حاجی نۆزات سپاس بۆ ئێوە بەڕێبەری چالەکەەکانی مینی سلێمانی زۆر خۆشحاڵم لەگەڵتان زۆر سپاس